بەنای خی بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە هەفتەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا لەگەڵ هاوکارانی خۆشەویست دێمەوە خزمەتی وادارم هەتا دوا سەرنجی بەرنامەکە هاوڕێ بن و لەگەڵمان بن. ئەزیزان کەشی پرێمەرلیگ ئەمساڵ کەشێکی پڕ لە چێبڕکەیە، کەشی پرێمەرلیگ پڕ لە ڕکابەری و هەندێک یانە هەیە کە چاوەڕێی ئاستی باشمان لێکردن، بەڵام بەداخەو ئاسیانۆک و پێویست نییە لە بەرامبەرە یعنی ئارسنال ئەم وەرزە لەژێر سەرپەرشتی ئارتێتا لە وەرزی ڕابردوو بەهێسترە، یەکێکە لە تیبە زۆر باشەکان یشکەوتیبانەی کە ئەتوانێت تا کۆتاییەکان شێبڕکەی برنەوەی نازناوی پرێمەرلیگ بکە و لە قۆناغی 16ی چامپیۆنزیگی شەو ڕێگەیەکی دووری لە ڕێ هاوکات یانەی چێلسی ئەم وەرزە سەرڕای ئەوەی کە گرێبەستێکی زۆری ئەنجامدا ڕاهێنەری نوێی هێنایە پێکاتەکەی، بەڵام ئاستی وەکو پێویستنی ئاستی هەڵکشان و داکشانی زۆرەکە لە جێگەی تموحی هەندەرانی نێو یاریگەی ستانفۆرد بریدژ نییە. لەلایەکی دیکەوە ینی مانچستەر سیتی ئەنجامەکانی پاشەکشەی پێوە دیارە، هەڵبشکشان و داکشان زۆرەکە، تیپەکە ئاستی ناجێگیرە. هەوڵەدەین قسێ بکەین لەسەر پرێمەرلیگ بەتایبەتی لەسەر ئەم سەیانەیە ئەگەر دەرفەت مایە و باسێک لە یانەکانی تریشەکەین بە میوانداری برای عەزیزم بڕیار تەها شۆڤەکەی تایبەتی پێیان بڕیارجیان زۆر بەخێربێی. سپاس کاکوەران. و هاوکات پاش کەمێکی تریش هاوڕێمان ڕۆژنامەنووسی وەرشی داراوان حەمە لە شاری هەولێری ئەزیزەوە لەگەڵمانە بێت. بڕیارجیان ئارسناڵەکەمان بۆسعی باشە تا ئێستا بە ئاستێکی تا ئەندازەیەکی جێگیرەوە هەر لە سەرەتای پرێمەرلیگەوە دەرکەوتووە. ئەوەی کە من دڵخۆشەکاوەکو هەندەری ئارسناڵ مەکووەکو ڕۆژنامەچێک و هەندەری ئارسناڵ ئەوەیە کە پار نەمانتوانی لە ماستەرستی بەرینەوە لە خولبەڵ ئەم ساڵ یەکەم یاریمان لێ برنەوە. نیشانەیە ئەبینم بۆ ئەوەی ئەم ساڵ ئارسناڵ نازناوەکە بەری هەرچەندە مۆرینۆ بەشێک لە شۆڤەکانیش بازەواکەن لەگە هەموو دنیایی بە ئارسناڵ نازناوەکە نابە. ئەم پرۆژەی ئارسناڵ بەرەو کوێیە و ئەم ساڵ ئارسناڵ پاڵوێراوە بۆ برنەوەی نازناوەکە. سەرەتا بەنای خی گەورە میرەبان سپاس بۆ تۆ کاکوەران، سپاس بۆ کاکدارەوان کە کەمێکی دیکە لەگەڵمان بەشدار دەبێت لە ولێرەوە. یانە ئەرسیناڵە گەرێمە ئەم وەرزە وەرگرین کە لە پێشەنگی ڕێزبەندیدایە ڕەنگە کەم و کورتێک لە قسەکانە هەبێت، کەم و کورتێک لە سەرنجەکانە هەبێت، بەڵکو دەبێت بگەڕێنەوە بۆ وەرزی ڕابردوو کاتێک لەم تاریخەدا لەم بەروارەدا یانەی ئەرسیناڵ لە پێشەنگدا بوو، لە یەکەمی پرێمەرلیگدا بوو، باز لەوە دەکرا ئەمە بە سوتفا هاتووە، ئەمە دۆخێک گوند ڕەخساوە کە ئەرسیناڵ توانوێتی سوودی لێوە بگرێت یانەکانی دیکە پاشەکشیان کردووە. هۆکار بووی کە ئەرسیناڵ یادا بێگەناوە شوێنی ڕاستەقینەی ئەرسیناڵ نییە. منەرە و کات تقریبا بە گرتەیەکی 20 خولێکی باسم لەوە کرد کە و گۆڕاکاریانی ئارتێتا باسی کرد کە ئەنجامی داوە چی بوون. بەڵام دەبینیت ئەم وەرزە بە هەمان شێوە، ینی خۆم ئەگە سەرنج بدەیت لێڤەرپوڵ خۆی نوێ کردوێتەوانێ، توتنهام بەهێزێکی زیاترەوە لە سەرەتاوە دەرکە و ڕاستە پێکانەکان پاشەکشی بەیانەکە کرد. مانچستەر سیتی ئەگەر ریاض محەڕێز و گۆندۆگانی لێ ڕۆشت بێت کۆڤازیج و دۆکۆیە ناوە، ینی کەلێنێکی وا دروست نەبووە، دواتر باسی ئەوەشەکەین کە بۆچی تا ڕادێک پاشەکشی کردووە. ئەوەی کە هەیە چێکی چێلسی دواتر دەچینە سەری کۆمەڵی گرێبەستی زۆری کردووە و کۆمەڵی گیانەی دیکاتونەتە پێشەوە کۆستۆن ڤێلاتۆتە پێشەوە، ینی ململانەکە زیاتر بووە وە خولەکە بێزی زیاتری بە خۆی بینی، بەڵام دووبارە ئەرسیناڵ لەم تەوقیتەدا و لەم تاریخەدا پێشەنگی پرێمەرلیگە. ئەمە دەیبینمەوە بۆ کۆی گشتی کارەکانی یانەی ئەرسیناڵ بە خاوەنی یانەکە، بە ئیدواردی بەڕێوەبەری وەرزشی یانەکە، بە میکێل ئارتێتای ڕاهێنەری یانەکە، بە یاریزانەکان هەر چواریان پەیوەندیان بەیەکەوە هەیە. بەڵام خاڵی گۆڕانکاریەکە کێیە؟ میکێل ئارتێتایە. لەبەرەوەی پێش هاتنی ئەم ڕاهێنەرە خۆ زۆر باش دەزانیت چەند ڕاهێنەری دیکە هات تاقی کرایوانێ، ینی ئەنجامەکان بۆ جۆرە نەبووە، ینی متمانە دروست نەبووە. گرنگترین شت کا گۆران لە نێوان یانەکاندا بۆ سەرخستنی پرۆژەیەک دروستبوونی متمانەیە لە نێوان کارگێڕی یانەکە ڕاهێنەر و ئەم پرۆژە دواتر کە بەرزەبێتەوە بۆ لای خاوەندار یان سەرۆکی یانەکە تاوتوێ دەکرێت. ئێستا دەبینیت ئیدوارد بەڕێبەری وەرزشیانەکە لەگەڵ ئارتێتا پەیوەندێکی باشیانەیە، متمانێکی زۆریان بەیەکەوە هەیە بۆی ئەمە خاڵی سەرکەوتنە لە نێو پرۆژەی یانەکەدا و ڕاستە هەموو گرێبەستەکان سوودیان لێوە نەگیراوە، بەڵام ئەتوانی بڵێن زۆری نێو گرێبەستانەی کە ئەنجامیان داوە
سوودیان لێوەرگیراوە بۆیە ئارتێتا توانیوێتی بەبێ ئەوەی فشاری کارگێڕی لەسەر بێت بتوانێت ئەوەی کە وەریگرتووە لە بواری ڕایەناندا و ئەو پلانە سەردەمیەی کە ئێستای تۆپی پێ دەیبینین ئەم ڕاهێنەرەش بەشێک بێت لەو پلانە بەشێک بێت لەو پێشکەوتنە بیرۆکەی باشی پێ بێت و بتوانێت ئیدارەی ئەمیانەیە بدات و سەپەرشتی کۆمەڵی یاریزانی گەنجی پڕتاقی پڕوزە بکات کە ئومێدێکی زۆریان لەسەڵچنیوە بۆیە ئەرسیناڵ لەسەر ڕێگایەکی ڕاست دەڕوات ئەگەر پێمان وابێ بۆچی نازناوی نەبردووە ئەمە ڕەخنەیەکی زۆر منتیقی نییە ئەکرێت بڵین وەرزی ڕابردوو یانەکە لە دوای پایکانی سالی باوە نەدەبوو بۆ جۆرە تێک بچێت هەموو پلانەکان لەسەر بەرگری کارێک بێت بەڵام ئەبێ ئەوە بزانین ململانێکردن لە پرێمە لیگا زۆر قورسە لێڤەرپوڵ تا یاسە نزی بە 3 جار نەوەیە خاڵی بەدەستێناوە 3 وەرز بەڵام 1 جار بۆتە پاڵەوان بۆیە ئەگەر لە پرێمە لیگا نەبووە لە هەر خولێکی دیکە بۆ ئەرسیناڵ دەیتوانین نازناوێک بباتەوانێت ئەم 6 ساڵەی لەگەڵ ئارتێتادا. زۆر باشە کاک دارەوان سڵاوت لێوێ سەرەتا خۆشحاڵم کە لە هەولێری خۆشەویستەوە لەگەڵ مانیت. سلااو لێ بێ کاگۆران سلااو لە کاگبڕاری سلااو لە بینەرانی کەناڵی پێیان زۆر سپاس بۆم دەرفەتە دەست خۆش بێ کاگۆران سواس بۆ جەنابیشێت ڕاستەو خۆ بێمە سەر یانەی ئارسناڵ لە پرێمەر لیگ ئەم وەرزە لە ژێر سەرپەرشتی ئارتێتا هاوشێوەی وەرزی ڕابردوو زۆر باشتریش ململانیەکە و هەم لە چامپیۆنز لیگ ئاستی باش بووە هەم لە پرێمەر لیگیش لە ئێستاە لە پێشەنگی ڕیزبەندیانەکانە. چیت هەیە لەسەر ئارسناڵ ئەم هێزەی ئارسناڵ بەرداوامە بێ ئارسناڵ پێ دوایان نەفەس درێژە بێ بۆ قۆناغی دووەمی پرێمەر لیگیش ئەتوانێ ئەم ساڵ دڵی هاندرانی ئیمارات خۆشکە و نازناوەکە بەدەست بێنێ. خۆی دەبێمە سەرتا بزانین کە پریمەر لیگ مارەسۆنەشی دوور و درێژە و ئەو یانانەی کە لە پریمەر لیگ ململانێ دەکەن یانەی زۆر بەهێزن زۆر جار هەیە وەکو کاک بڕیارش باس کرد یانە هەیە لەوانێ 92 خاڵ خاڵ کۆ بکاتەوە بەڵام نەبێتە پاڵاوان یانەکەی تر 93 خاڵ یان 94 یان 95 خاڵ کۆ بکاتەوە. یعنی ئەمە وا لێ دەکات کە لە سەرتاوە نەڵێ ئەم تیپە بەربژێرە بۆی کە ببێتە پاڵاوانی پریمەر لیگ بەڵام هەندێک خاڵ هەیە هەندێک شت هەیە کە یانەکان ئەنجامی دەدەن لە سەرەتای خولەکەەوە دەتوانین بڵین سیمای پاڵاوان بوون یاخود سیفاتی پاڵاوان بوون لە تیپەکە بەدی دەکرێت ئەو ژەوەیە کە بردنەوە لە تیپە گەورەکان ئاس جێگیری دەتوانم بڵێم ئەو دوو خاڵە ئێستا لەم وەرزەی پریمەر لیگ لە ئارسناڵ بوونی هەیە ئەمە خاڵێکی یەکجار بەهێزە بە تایبەتی بردنەوەکەی بەرامبەر مانچستەر دەتوانم بڵێمەوە خاڵێکی وەچەرخانی زۆر بەهێزی ئارسناڵ بوو. ئەگەر بەگشتیش باسی تیپەکە بکەین بەڕاستی ئەو تیپە ئەگەر سیرکەی لە پێکاتە و لە یاریکردن و لە شێواز یاریکردن تەنانەت لە ڕاهێنەرەکەش ئەمە پرۆژەیەکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە تۆ پرۆژەیەک هەبێ ئەو پرۆژەیە لەسەر ڕێگایکی ڕاست بڕۆ چونکە کاتێک کە پرۆژەیەک دابین دروست دەکرێت یاخود پرۆژەیەک بنیاد دەندێ بە حتممە بۆ داهاتووە و کاتێک کە داهاتوش دەبینی لەسەر ڕێگای ڕاست دەڕوە بۆ ئەوی کە بگاتە ئەو شوێنێک کە تۆ مەبەستە تەواو تۆ سەرکەوتو دەبێت ئەو پرۆژەی ئەرسناڵ دەتوانم بڵێم وەرزی ڕابردووشەوە هەوە کە خاڵێکی گرنگ لە ئەرسناڵ و لە دەستەی کارژێر و لە سەرۆکایەتی ئەرسناڵەوەیە پارێزگاریکردنی لە یاریزانەکانە خاڵێکی یەکجار بەهێزە بۆی کە تۆ پارێزگارکردن لە یاریزانەکان بتوانانی بۆ وەرزی داهاتوو بە بەهێز دەرکەوەی وەکوەوەی ئەم ساڵ پێ دەردەکەی بۆ نمونە کە تۆ پارێزگاریت لە سالیبا و گابرایل و بۆ نمونە وایت و کۆمەڵێک یاریزانی تر گابڕێکی سۆس و ئەوانەت کۆ کردوتەوە ساکا و مارتینێلی ئەنی ئەمانە دەتوانم بڵێم یەکێکە لەوە کارەکان بۆی کە ئەرسناڵ بە بەهێزی بمێنێتەوە و ئەم سیفاتەوەی لێ بکە کە بەربژێر بێت بۆی کە ببێتە پاڵەوان بەڵام وەک خۆمان گوتیم لە پرۆگرامەکەش باس کرەکە پاڵەوانبوونی پریمەر لیگ بەڕاستی نەفەسێکی درێژی دەوێت ئەو قسەی گواردوولەم بیرە کاتێکە گوتی بردنەوەی پریمەر لیگ قورسترە لە چامپیۆنز لیگ من 100% لەگەڵ قسەکەی ئەودام ڕاستە ئەو کاتە ئەو قسەی کرد کە چامپیۆنز لیگی بەدەستنێنا زۆر کات پێیان دەگوت کە ناتوانێت چامپیۆنز لیگ بەدەست بێنێ بۆی ئەو قسەی دەکە بەڵام ئێستا ئەگەر بیر لێ بکەوە بەڕاستی قسەکەی زۆر ڕاستە تۆ لە چامپیۆنز لیگ چەندیاریەک بۆی کە ببیتە پاڵەوان باش دەبی بۆی کە بێ پاڵ بەڵام لە پریمەر لیگ تۆ دەبێ بەلایەن کەمەوە لەو 38 دیاریە
28 دیاری تا 30 یاری بە باشترین شێوە دەرکەوی بۆی کە ببیتە پاڵەوان. بۆیە بە بڕای من قورسە ببیتە پاڵەوانی پرێمەر لیگ ئەگەر لەسەر ئاستێکی جێگیرنەوەی. بەڵێ ئێستا ئەرسنال دەتوانم بڵێم بەهۆی بوونی ڕایەنەری شەک و ئارتێتا و ئەو کۆمەڵە یاریزانێک کە پارێزگاری لێکردن و ئەو ڕیتمێکەوەریان گرتووە و ئەو حەماسەتەی کە بۆ بردنەوە هەیەە دەتوانم بڵێم ئێستا لەسەر ڕێگای ڕاستن بۆی کە ببنە پاڵەوان لە مۆرزێم ساڵ. دەست خۆش بڕیار هەموو کات من لە زۆری لە شوێنەکانیش باسی ئەوم کردووە ئەگەر بینکام لە ڕیال مەدرید بە باشترین گرێبەستی هاوینە بزانم دووەم گرێبەست بە باشترین گرێبەست بزانم دیکلان ڕایسە لە ئەرسناڵ یعنی لە هەموو خولەکانی ئەوروپا بەگشتی هیچێکە لەو یاریزانەی کە ئاستێکی زۆر نایە پێشکەشەکە لەگەڵ تیپەکە بە حکمیەوەی بەردەوام یعنی ئەگەر ساعت 5 بیانی یاری ئارسناڵ من هەڵاستم بۆی دانیشم یەکێکە لە یاریزانە زۆر باشەکان و کاریگەری گەورەی هەیە ئەمە بۆندجگا بکاک بڕیار یعنی ئەم قسەیە لە چیەوەیت حەزەکەم هەم بۆ بینە ڕوون بکەیتەوە یعنی ئەم ئارسناڵە نازانم لای هەندەرانی شەروایە ئەڵێ ئەگەر تا هەفتەی 37 لە پێشەنگ بێت دواتر لیڤەرپۆل بۆ کۆمنتەکانی چاتوە لیڤەرپۆل یا مانچستەر سیتی بێ یعنی ئەمە کی لە نێو شەقامی وەرشی ئەمە ئەڕەوێتەوە ئەو کاتێک کە ئارسناڵ نازناوێکی برد ئەگەر بەڵێ ئەم سیقەیە بەدڵنیایەوە ئەگەر بگەڕێنە بۆ 3 وەرز 4 وەرز پێش ئێستا ناپۆلی لە پێش ڤانتۆس و بەڵام لە کۆتاییەکەدا نازناوەکەی بۆ ڤانتۆس لە دەستدا ڕاست متوانێت دروست نەبوو هەموو کەس پێی وابوو یا ناپۆلی ناتوانێت نازنای جارێک دیکە نازنای خولی ئیتاڵی بەدەست بێنێ بەڵام دوجار بەدەستی شێنا لەبەرەوەی خاوەنی ڕایەنەرێکی گەورە بوو کە سپالێتی بوو وە کۆمەڵی گرێبەستی باش کرا بوو وەستایی یاریکردنیان بۆ چەشنە بوو کە بتوانین نازنا و بەرنەوانەیە وە سوودیانە باردۆخی خولی ئیتاڵیش وەرگرت ئەمە نمونەیەک زۆر باش بۆیە ئەم قسەی کە ناومێدی دروست کردووە لە تۆی پێدا تا کۆتایی نیە لە شوێنێک کامە کۆتایی پێ ئەرجەنتینی 2022 ئێمە خۆچە مۆندیالمان بەبیری ئەرجەنتین لەم پێگاتەیی ئەستای باشتر بووە دوو هێند ئێمە باشتر بووە یەدەکانی لەمە باشتر بووە بەڵام نەیتوانێت نازناوە کە بەرێتەوەی تر هەندەرانی ئەرجەنتین ناومێد بوون بعد بارودۆخێکە مۆندیالە بەڕێوە چوبێ گرگەوە ئێستا ئەرجەنتین پاڵەوانە ئەرسیناڵ کاگۆران لەگەڵ ئارتێتا کاری زۆر باشیان کردووە ئەم وەرزەش نازناوە نەبەنەوە بە بڕای من ناگاتەوەی سەرزەنشتێکی زۆری بکرێت وەکو وتم ئەتوانیت لە هەندێک شوێنە ڕەخنە لە ئارتێتا بگری لە هەندێک یاریدا پێوا بێم ڕایەنەرە خوێنەوەی باشی نەکردووە گۆڕانکارەکانی باش نەبوون یان تیپەکە وەکو یاریکردن باش نەبووە بەڵام بە کۆی گشتی لەم نیوەرزە وەرزی ڕابردوو کاری زۆر باش کراوە جا دەمیان دەگوردەکاری پێ بڵێم ئێستا ئەرسیناڵ کاگۆران بە سیستەم یاری دەکات یعنی یەکێکە لەو یانانەی کە سێری یاریکردنی دەکەی چۆن دەستی پێ دەکەی ئەم یانەی خاوەنی ستایل و شێوازێکی یاریکردن تایبەت بە خۆیەتی باش لە پێشەوە بەرگری دەکات کە لە پێشەوە بەرگری دەکات وەکو جارانی ئەم بۆشایە کە بکوێتە پژیاریزانە کە پژ بەرگری کارەکانەوانێ بەبیرمانێ سەردەمێ کۆلێسیرنی و کۆمەڵی بەرگریکای دیکە نیان دەتوانی بۆشایەکە بە زووی پڕکردن بەڵام ئێستا سالیبا بنوایت گابرێل لەگەڵ زێچینکۆ دەتوانن خێراییەکی باشیان هەیە هەماهەنگێکی باشیان دروست کرد لەبەری سیستەمەکەەوە دەخوازێت لەگەڵ هێڵی ناوەدا زۆر بە باشی هەماهەنگیەکەن یەکێ لەو خاڵی لاوازانەی پێش میکی ئارتێتا ئارسیناڵ بە ئاسانی گۆڵی لەسەر تۆمارەکرا ئەوە بوو لە دەروی هێڵی سزایان هیچ بەرگریەکی تیانە بوو زۆر بە زۆری گۆڵەکانی ئەرسیناڵ کە لە سەری تۆمار دەکرا خاڵی لاوازیەوە بوو دیکە ڕایس ئەو شێشەی سەر ئێستا دیکلان ڕایس وەرزی ڕابردوو تۆماس پارتی ئەمانە بە کۆی گشتی توانیویانە سیستەمێک بۆ هێڵی بەرگری دروست بکەن سیستمی هێڵی بەرگریان هەیە لە پاش ئەمە ئەوی پێی دەگوترێ خاڵە هەرە بەهێزەکە یاریزانی ناوچەی چواردەیە کە لە ڕابردووە پێمان دەوت یاریزانی ناوەندی هێرشبەری ئەوەی کە دەکرێتە بەش هێرشبەریوانەیە ئەم یاریزانە لە ئێستا تۆی پێ کەم تیپ هەیە یاریزانێکی بێ لەو چەشنە ئێستا چۆن ئێمە بێلیگامە بینین لە ڕیال مەدرید ئۆدیگارد ئێستا یاریزانی ناوچەی چواردەیە زۆنی چواردەیە لە تۆپی پێی ئەرسیناڵدا و ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لەبەرەوەی سەرکردایەتی تیپەکە ئاکات ئەگە پشکیش بێ بە پێوەریش من یعنی نمرەیەکەمە هەیە بە ئۆدیگارد ڕاستە لە ڕۆی ئاسیز لە ڕووی گۆڵتەمانکردن وەکو ساکانیان بەڵام لەو شوێنێک یاری تیاکە شوێنی عەقڵە
ئەو شوێنەیە کە ئەبێت تیپەکە هەڵبسوڕێنێت ئەو شوێنەیە کە ئەبێت بنیادی هێرشەکانی لێەوە بنیاد بدرێت ئەو شوێنەیە کە فشارەکان تەواو ڕەبێتوانێت تۆ ساکا لە باڵی ڕاستەوانێ تۆپی بێ فشارەکات و تی بەرامبەر تەواو ڕاکێشێتە دواوە لەو کاتێ بۆشایەکان کێ دروست دەکات ئۆدیگاردا بۆشایەکە دروست دەکاتەوانێت تۆپەکە وەردەگرێتەوە دەینێرێ بۆ مارتینێلی بۆیە ئەم یاریزانە هێندەی دیکە سیستەمی هێرشبەری بەهێز کردووە وە کۆی گشتی سیستەمی هێرشبەری لە ئەرسیناڵیشا بۆ چەشنەیە یاریزانێک تایبەت بە ناوچەی سزا تۆ ساکا بینی دێتە ناو هێڵی سزاوە لە باڵەکانیشەوە مارتینێلی بە هەماشەوە و لە ستایلی هێرشی هەڵگەڕاوەدا سەرکەوتون لە ستایلی هێرشی ئامادەکراوە سەرکەوتون بۆیە تیپەکە هەنگاوی زۆر باشی ناوە لە ڕووی هێرشبەریشانێ وەکو پێشیش باسم کرد لە ڕووی بەرگریشەوە بە هەماشەوە بۆیە ئێستا ئەرسیناڵ خاوەنی سیستەمی یاریکردنی خۆیەتی و ئەم وەرزە یەکێ لە نیشانەکانی پاڵەوان بوون یان تیپی گەورە چییە تا کۆتایی دەجەنگێت بەرامبەر مانچستەر لە خوڵی کێشتا شەشا بۆ کاگۆران بەرامبەر چێلسی سەرەتا 2 گۆڵ لەسەر تۆمان کرا دواتر 2 گۆڵێکی کردێتوانێ ڕاست بەرامبەر کۆمەڵێکی یعنی برێنتفۆرد یانێکی قورسە یانێکی قورسە سبێنێژاریشی قورسی هەیە بەدڵنیایە دوایە چینە سەری ینی بەرامبەر برێنتفۆرد یانێکی قورسە توانێت لە ناو برێنتفۆرد بێگومان یاری بێتەوە وەرە بۆ یاری لۆتن تاون لە کۆتا خولەکەکانە یاری بردوێتەوانێت ئەمە جگە لەوەی کە چەند هەڵەیەکی پاڵەوان بوونە چەند هەڵەیەکی ئەمە نیشانەیە بۆ پاڵەوانە جەنگێت یعنی بۆ ئەو ئەجەنگێ بۆی بێەوە پاڵەوان زۆر باشە بڕێت چەند ئەمە جگە لە یاری لۆتن تاونە چەند هەڵەیەکی دایڤد ڕایە گۆڵچی هەبووە ئەتوانین ئالێرە ڕخنێتەوە لە ئارتێتا بگری کە لە کاتێکا ڕامزدێڵ هەیە لەسەر کورسیوەرزی ڕابردو ئاستی باش بووە توێ توی ڕایە دێناوە ئەم وەرزە هەڵی کوشندا هەڵاکات یعنی بژاردەکە هەیە دەستی بۆ نابات باش ئیتر نازانم ئایا ڕامزدێڵ لە ژووری جگۆڕی باشە بێمەردی ئەمە شتێکی دیکە یازانێکی و گەڵی لاسار بێت یان لەژێر ڕێنمایی ڕانەرە نەبێت ئەمانە شتێکی دیکەن لە دەرەوەی لە دەروی ئاسیونەریە بۆیە ئەرسیناڵ لەسەر ڕێگایکی ڕاستە ڕوات دەستخۆش لێ گەورەکانی ژەباتەوە هەنگاوی گەورەشی ناوە دەبینیت بەیانیش بەرامبەر لێڤەرپوڵ یاری دەکات دوایە مەسەر کاک داروان ئارسناڵ بۆ برنەوەی نازناوی پرێمەر لیگ پێویستە دەستبەرداری چامپیۆنز لیگ ببێ خۆی وەرزی ڕابردوو زۆر ئەو قسەیەمان کردە تۆ ناتوانانی ئەرسناڵ بۆی ئەوەی کە لە دوو لاوە ڕکابی دەکرد نەیتوانی کە پریمەر لیگ یەکلا بکاتەوە بەڵام پێم وایە ئەم وەرزە ئەو یاریزانانێک کە لە بەردەستی ئارتێتا و ئەو یاریزانانێک کە یاری بۆ ئەرسناڵ دەکەن لە توانایاندا هەیە لە چامپیۆنز لیگیش ڕکابی بکەن بەڵام لەو باوەڕدانیم بتوانن چامپیۆنز لیگ بەدەست بێنن بۆ چونکە تۆ کاتێک کە تیپ لە سەرەتای وەرزەوە تارگێتی خۆی دیاری دەکات یاخود پلانی ئەوە دادەڕێژێت کە کام خول بەدەست بێنێت کە کام پاڵەوانیتی بەدەست بێنێ ئەستەما ینی زۆر جار هەیە ڕوودەدا کە تۆ پلانیەوە تێ پریمەر لیگ بەدەست بێنی لەگەڵ ئەو چامپیۆنز لیگش بەدەست دێنێ زۆر ئاسایی شتیوا ڕوودەدا بەڵام تۆ کاتێک کە پلانت ئەوەیە کە پریمەر لیگ بەدەست بێنی بە بڕوای من ئاساییە لە چامپیۆنز لیگ لە قۆناغی هەشت لە قۆناغی چواریش بکرێتە دەرەوە بەڵام بەو شێوازە بکرێتە دەرەوە کە تیپەکەت هەر بە بێزی بمێنێتەوە بەڵام وەکو ئاست وەکو تیپ ئەگەر سیر بکەین دەتوانم بڵێم ئارسناڵ لە توانایدا هەیە ڕکابەری هەردوو پاڵەوانتی بکات لەبەرەوەی کە لەسەر ئیزافای قسەکانی کاک بڕیار کە باسی زۆر بە جوانی باسی یانەکەی کرد کە سیفاتی پاڵەوانبوونی پێوە دیارە یەکێک لە سیفاتەکانی تر ڕەنگە کا گۆران خۆشی هەستی بۆ کرد بێ ئەوەیە کە گۆڵەکانی ئارسناڵ تەنها یاریزانێک تۆماری ناکەن ئەوە خاڵێکی زۆر گرنگە بۆ ئارسناڵ بۆ نمونە ساکا تۆماری دەکا مارتینێلی تۆماری دەکا ئۆدیگار تۆمار دەکا وایت بۆ نمونە سالیبا گابرایل ئەنی ئەمە خاڵێکی زۆر ئەرێنیە کە لە تیپێک ئەوە هەبێ بۆچی ڕیال مەدرید ناکەوێ بۆی کاتێک کە هەموو تیپەکە قوفل دەبێ ڤاسکوێز دێک کە لێک لێ دەدا لە کۆرنەرێک لە ئاخر خولە گۆڵەکە تۆمار دەکات بۆیە پێم وایە ئەم خاڵێکی ئەرێنی زۆر باشە لە ئەرسناڵ ئەم وەرزە بۆی کە بتوانێت لە پاڵەوانتەکان ڕکابەری بکە هەڵبەت سبێنە یارەکەش گرنگە گۆران بەڵێ لە 2012 شۆ لە یاریگەی لیڤەر نەمان بردوێتەوە ئێستا کاک داروان ئاماژەی بۆ خاڵەکە زۆر ڕاستە یانی یەکێ لەوەی کە تی بۆ نازدا و بجەنگێت ناکری عین تەنها دوو یاریزان گۆڵ تۆمار بکەن ئەم شێوازە دەستە جەمیعی لە گۆڵ تۆمارکردن شتێکی زۆر باشە ینی بۆ من هەندێکگاریە تۆ خیسۆس لە ئاستی خۆیان نییە زۆر جوان کەواتە لێرەدا دیکلان ڕایز هەڵەسێ بۆ ئەرکەی کە تیپەکە پێویستی پێێتی کای هافێرس سەرنجمان لەسەر نرخەکەی هەیە دەنانە دیکلان ڕاستی سەرنجمان لەسەر نرخەکەی هەیە بەڵام
تۆ دەبینی کە یا ڤێرزیش لاندە یاری داتوانیوتی یەکلایی کەرەوە بێت ئاستی باش بوو ئەوە جێبەجێ بکە کەیانەکە لەو یاریدا پێویستی پێدوانی ئەمە ینی پلانی ئاتێتای ڕایەنەرە ینی زۆر گرینگە یعنی تۆ سەیری کە ئەستێرەیەک بە تەنها نییە بڵین تەنها فۆکسەکە لەسەر ئەم ئەستێرەیە بێ لە ینی ئارسناڵ ینی بۆ نمونە ئەم ئەستێرەیە تووشی پێکان بێ ئیتر تیپەکە تووشی قەیران بێ هەر ئەمە وای نەکەەوە بۆ نمونە گۆڵەکان هاوبەش بێ ینی بۆ نمونە ئەبینی ئۆدیگار گۆڵکارە ساکا گۆڵکارە دیکلان ڕایس گۆڵەکە ینی ساک ئەمە هۆکار نییە کە بۆ منە فۆکسەکە تەنها لەسەر یەک یاریزان نییە ئارتێتا ینی پشت بە تەنها یاریزانێک ناباسێ بۆ نمونە بڵێ کاکە تۆ ئەرکەکە تەنها ئەوەیە بەڵکو تەواوی ئەرکان دابشەکە بەسەر یاریزان کاتەمەر ئەگەینەوە ئەنجامی کەم تیپە بە شوەیەکی دەستە جەمعی یاریەکە و یاریزانەکان پەیوەست نابن بە شوێنێکی یاریکردنەوەی تۆ مارتینێلی ڕاستە لە باڵی ڕاست لە فانتازی پریمەلیگیش تۆ کێشەی کردنی ئارسنال نازان کام یاریزان هەڵبژێرین بێگومان دەست خۆش ساگا بژێرە کێشەوە نەبێیان ئەسی زیان گۆڵێکی هەیە بەس کە من کردم بە کاپتن تۆڵی مەبژێرە لەبەرەوەی هیچ یانی ناوێ باشە زۆر باشە برا کاتە ئێستا سەرنجەکەی تۆ ینی بۆ یاری لێڤەرپوڵ و ئارسیناڵ وڵایی تۆ لەناو ئانفیلدا یاری دەکەیت بێگومان لێڤەرپوڵ خۆی نیوە کردوێتەوانێ بەڵام لە ئەما کاتا پێکانیشی پێکانی هەیە بێگومان ینی چی لەم یاریە چاڕوانەکەی وەک بۆ ئەرسیناڵ بە ئەرسیناڵ بەچی یاریەک و دەچێتە ناو ئەنفیڵد لە کاتێکا پێشەنگە لەبەرەوەی دۆخکەسە جیاوازیەکە گۆران ئەرسیناڵ بە یەکسانیش بێتە دەروانی براوەیە بێگومان دەبێت پارێزگای لە پێشەنگیەکە وڵایی سەرەتاکە لێڤەرپوڵ ڕاستەخۆ بگەڕێتەوە من پێم وانە ئارتێتا بۆ یەکسان بوون چێتە نەوەی یاریگای ئەنفیلد هەر بۆ ئەو عقدەیەش بێکە لە 2012ەوە تیپەکە نەیتوانێت سەرکەوتن تۆمار بکە ئارسناڵ من پێم وانە ڕیتمی خۆی تێک بە ئەو ڕیتمە هێرشبەریە ئەو ڕیتمەی کە یعنی یاریکی زۆر خۆشەیە بۆ بینەر دەردەڵە بینەر براوە یەکەمە چووکە دووتی پەردووکی شێوازێکی هێرشبەری چێژبەخش من پێم وایە ئەم یاری هێرش بە هێرشە بێ لایەشیان ناچێت ناوچەی سزای خۆیان تەنها بەرگریکە بەڵکو من پێم وایە ئارسناڵ بە هەمان ڕیتمی خۆی ڕوبەڕووی ینی لیڤەرپوڵە بێتەوە و دەیەوێت سەرکەوتن تۆمارکەوە وەکو تۆوتت یعنی کاک بڕیار بۆ برنەوەی نازناوی پرێمەر لیگ کە من پێم وایە هیچی کەمتر نییە لە ئەو هێز و توانای ئێوێ کە چامپیۆنزیگی ژێوێ من پێم وایە دەبێت لەم تیپانە بەریتەوە من پێم وایە تاقیکردنەوەی قورس تاقیکردنەوەی ڕاستەقینە بۆ ئارسناڵ لەم وەرزەیە مانچستەر نییە لەم وەرزەیە لیڤەرپوڵە تا ئێستا چونکە لیڤەرپوڵ پێم وایە ئاستی لە مانچستەرسیش لەم وەرزەیە جێگیرترە تاقیکردنەوەی ڕاستەقینە بۆ ئارسناڵ لەم وەرزەیە تۆتنهام و ئەستۆن ڤیلا لیڤەرپوڵ کارەکەەوە نییە کە لە چامپیۆنزیگانیە و دەرونی زۆر ئاسوودەترە تا ئەندازەیەک ئەرکەکەی ئاسانترە ینی لیڤەرپوڵ بە بەراورد بۆی کە لە ئەوروپا لیگایە هەچ ئەوروپا لیگیش بەردەوام خۆ دەزانی تیپی ناڕەحەت و ئاڵۆزوشت لەوێ شایەتیەکە بەڵام من پێم وایە ئارسناڵ و ئارتێتا بۆ برنەوە چنە یاریگای ئەنفیلد ڕاستە یەکسان بوون ئەنفیلد هەر لە پێشنگ ئەمان هێڵێتەوە بەڵام پێم وایە من ئارسناڵ بۆ برنەوە چێ لە هەمان کاتیشا پێم وایە ئارسناڵ عقدەیە بشکێنێت چونکە من ئەمساڵ دڵخۆشم بە ئاستی ئارسناڵ وەرزی ڕابردوو خەڵک بە هەڵە لە مەفهومەکە تێگەیشت بوو ینی بسەرۆکاتی ئارسناڵ هاتە سەر خەت کاکە وەڵا ئێمە بۆ گەیشتن بە چامپیۆنزیگ ئەم ساڵ هەوڵە دێن بەڵام هەمویان ئەیانوت کاکە ئەوە نازناوکە لە دەستدا ڕاستە تا کۆتا یار ڕکابەری کرد بەڵام ئەم ساڵ پێوەرە بۆ ئارتێتا بەڕێی من کاک بڕیار ئەم ساڵ ئەگەر ئارتێتا نازناوێکی گەورە بەدەست نەهێنێ بەڕاستی تر پێم وایە ئەبێ سەرزەنشت بکرێت چونکە تۆش ئەزانانی توکاکدارەوە نیشەزانانی ئەم پێکاتی کێسە لە بەردەستی ئارتێتایە قابلیەتی ئەوەی هەیە لانی کەم خولی پرێمەر لیگ بەدەست بێنێ نازانم لەگەڵ مایانە ئەم پێکاتی کە بێدەگ و بە پێکاتی سەرەکیشەوە قابلیەتی ئەوەی هەیە نازناوێک بەدەست بێنێ چۆنێتی لە دەستدانەکەی بۆ من جیاوازیە کاک گۆرانیتەوە وەرزی ڕابردەگە پێکانی سالیبا نەبووایە دەموت ئارتێتا بەرپرسیارە بەڵام کاتێک سالیبا تووشی پێکانە بێت و هێڵی بەرگریەکەی بۆشاییتی یەکەوێت و لە کاتەشا گرێبەستێکی وهای بۆ نەکراوە بۆیە لە مێرەدا ئەتوانێت سەرزەنشتەکە بۆ چەشنە قورس نەبێت ینی بەڵام بۆ ئەم وەرزە من زۆر جار ئەڵێم پێکەن نابێت بکرێتەوە کار بۆ تیپی گەورە ئەکا گۆران تیپی گەورە بۆ ئەرسیناڵ ئێستا بۆ سەیری ڕیاڵ مەدریدە کاک بڕیار دەی ڕامەدی ناتوانین بە هیچ جیانێکی دیکە بەراورد بکەین ینی هیچ پێوەرێک نیە ڕامەدیدی پێ بەراوردکە بە هیچ جیانێکی دیکە ئەوەی بەسەر ڕامەدی داهاتووە لەو ڕادان بەسەریانێکی دیکەیە بێت تووشی کارەساتی گەورە بێت ینی ڕایەنەر ناتوانێت بمێنێتەوە یاریزانەکان بۆ چەشنە یەکگرتووی نابێت لە یاریزانە زۆر باشەکان ینی تۆ ئێستا بۆ منە لە ڕیاڵ مەدریدەکە بیلینگهام تووش پێکان بێ ڕەنگە کێشە بێ لە ئێستاە بەدڵنیایەوەیەک بۆ بیلینگهام زۆر قورسە بەڵام ئەوە تا لە یەڵی بەرگری یاریزان تووشی پێکان بێت ئەنسلۆتی ئەتوانێت زۆر باشێکی دوا پرسیار لە داروان کە لەسەر ئارسناڵ و بۆی بچین سەریانی چێلسی کاک داروان منۆکو بۆ چوونی خۆم پێم وابێ وای دەبینم ئەگەر ئارتێتا هەوڵی یەکسانی بوونیش بدا لە ناو ئانفیلد عیب نییە
و پارێزگایی لە پێشەنگ دەکات ئێستا زۆر گرنگە لەم تەوقیتەدا پێشەنگی خولەکە لە دەست نەدا جارێکی دیکە ناومێد نەبنەوە بۆیە ئەگەر بە یەکسانی بێتە دەرەوە من بە شکستی نابینم بۆ ئەرسیناڵ پێم وا بێت کارێکی باشیشی کردوێت نازانم تۆش بۆ چوونە چۆنە لەسەر ئەنجام لەسەر ئەو یاریە و سەرنجی خۆت بدەیت خۆی کاک بڕیار خۆ ئەگەر سەیری پریمەرلی بکەیت زۆر بەرامبەربوون زۆر یەک خاڵ بەدەستێنان بردنەوەیە یعنی ئەوەی خۆی گوتنی کە تۆ لە پریمەر لیگ لە پێشەنگی بهێڵیەوە بەرامبەر دووەم بێ دەتوانم بڵێمەوە هاوشەوەی سێ خاڵە بە تایبەتیش لە یاریگایەکی وەکو یاریگای ئەنفیلد دەتوانم بڵێمەوە کارێکی زەحمەتە کە تۆ بتوانی پارێزگاری لە گۆڵەکە خۆت کە یان خودت پارێزگاری لەوەی بکە کە سێ خاڵ لە دەست نەدەی پێم وایە بەرامبەربوون زۆر کارێکی باشە بۆ ئەرسناڵ بەڵام لەو باوەڕێدام ئێستا لە ئێستا ئەرسناڵدا ئەگەر پێشەنگیەکە لە هەردووکیان وەرەگرێت و لە یەکسامونەکەش وەرەگرێ بێگومان ینی ئەمەش ینی تەن سیر کە پریمەر لیگ تۆ بە بەرامبەربوونێک دەگەڕێەوە سێم یان دووەم بەڵام لە بەبردنەوەیەک ڕەنگە دوو خاڵ سێ خاڵ بە پێشکە ینی ئەوەی خۆشە کە پریمەر لیگ ئێستا بۆ نمونە مانچستەر یونایتد مانچستەر سیتیە یان هەر یانەیەشترە تەنها چەند خاڵێک لە پێشەنگ دوورن ینی ڕەنگە بە 6-7 گەڕێک یانەیەکی چوارەم پێنجەم بێتە دووەم بێتە سێم ئەو خۆشی پریمەر لیگە بۆیە پێم وایە بەرامبەربوونی ئەرسناڵ لەناو لیڤەرپول بە خاڵێکی باشە بۆ ئەرسناڵ بەڵام لە هەمان کاتدا وەکو ئاست و وەکو تیم وەکو یاریزان من پێم وایە ئەرسناڵ دەتوانێت لە ناو لیڤەرپولیش یاریەکە یەکلاکاتەوە و یاریەکە بباتەوە وەکو ئاست و وەکو ئەوەی کە ئێستا پێشکەش کراوە ڕاستە لیڤەرپول ئاستێکی باشدا ڕاستە لیڤەرپول ئاستی جێگیرە بە تایبەتی کە لە چامپیۆنز لیگ بەشداری ناکا و خاڵش باشە بۆ بەڵام وەکو ئەو ڕیتمە ئەو حەماسەی لە ئەرسناڵ هەیە لە هیچ زیانێکی پریمەر لیگ نییە لە ئێستادا کە لە ئێستا وەرزەکە ئەنجام دەدرێت دەستخۆش زۆر باشە بە ئارسناڵ بەجێ بەونی بەرەو چێلسی بڕۆین کاک بڕیار چێلسی پۆچنۆ هاتووتمان لە دوای گراهام پۆتەر دەتوانێت تیپەکە ڕێ بخاتەوە ئێمە نکۆڵیمان لە ئەوە نییە کە پۆچنۆ ڕایەندەرێکی باشە ڕایەندەرێکە خوێندنەوەی هەیە و گەشتۆ یاری کۆتایی چامپیۆنزی گەڵ تۆتەنهام و ڕاست ئەزمونونەکانی تی وەکو پێویست نەبوو سەرکەوتو نەبوو بەڵام لەگەڵ تۆتەنهام ئەزمونێکی گەورەی بەڕێ کرد پاش ئەنجامدانی چەندین گرێبەست بەڵام چێلسی ئەنجامەکانی زۆر جار ئەبینی یاریکی ناخۆش پێشکەشەکە ینی سیقینی ئەنجامەکانی لەگەڵەوەی گرێبەستی زۆر ئەنجامدا و من لە سەرۆکایەتی ئەم تیپە لە ئێستاە ڕازی نیم کاک بڕیار ئەم سەرۆکایەتیە هەر لە خۆ هاتوو هەندێک گرێبەستی ئەنجامداوە کە بەڕاستی ئێستا لە شەعنی لەبەرکردنی درێسیانەی چێلسیانی ینی بۆرم لە نمونەی ئالاگەر و تا ئەندازێ مۆدریک و ئەوانە من پێم وانە لە ئاستی پۆشینی درێسی یانی چێلسی بن ئەو یانەی کە خاوەنی چامپیۆنز لیگ و خاوەنی چەندین نازناوی پرێمەر لیگە لەسەر چێلسی چیتێ ئەم پرۆژەی چێلسی چییە و پێت وایە سەرکەوتو بێگەڵ پۆچینۆ ئەوەی کە سەرنجم داوە لە سەرۆکایەتی تۆتبۆڵە ینی ئەوە نییە کە یانەکە بە شێوەیەکی یەکگرتوو کار بکات بۆ نمونە تەواوی ئەو گرێبەستانێک کە ئەنجامەدرێت من وای نابینم پۆچەتینۆ داواکاریە بوو بێت بەم چەشنەی کە هەیە و دۆخی یانەکەش هیچ هاوکاریەکی پۆچەتینۆ ناکا بە لە کاتێکە پۆچەتینۆ ڕاهێنەرێکی سوپەر نییە پۆچەتینۆ لە توتنهام گەیشتە لووتکە توانی توتنهام لایەنەیەکی ئازمام ناوەندی پرێمەر لیگەوە بگەێنێتە ئاستێک کە تمۆحی برنەوەی نازناوی پرێمەر لیگ یان چامپیۆنز لیگی هەبێت و ڕکابەری کردووە بەڵام دوای ئەوەی کە لە توتنهامە مایەوە لە دوای وەرزەکەی کە گەیاندی بە یاری کۆتای چامپیۆنز لیگ نەیتوانی ئیدامە بەکارەکانی بدا بیرۆکەی نوێ بێنێتە نێویانەکەەوە لەگەڵ گۆڕانکاریەکانی تۆپی پێدا بڕوات دواتر ڕووی کردوتە پای سان ژێرمان ناتوانین هەڵسەنگاندنێک بۆ کارەکانی کە لە پای سان ژێرمان لەبەرەوەی ئەو یانەیەش هەر ڕاهێنەرەی ڕووی تێکرد بێت بە دەستکەوتەوە نهاتوەتە دەرەوە هەنی تۆگە سەرنج بدەیت لە نیوەی وەرزە پاریس تۆماس تۆخێلی دوور خستەوانەیە هەر لە چێلسی نازناوی چامپیۆنز لیگی برد یعنی ئەگەر بە بڕیارەکەی پاریس بووە تۆخێل ڕاهێنەرێکی خراپ بوو بەڵام دواتر نازناوی چامپیۆنز لیگی بردوێتەوانێ بۆ چێلسی بۆیە ناتوانین لە پاریس هەڵسەنگاندن بۆی ڕاهێنەرێ بکەین ئێستا کە هاتووەتە چێلسی وەکووتت ڕاهێنەرێکی باشە بەڵام زۆر باش نییە و کۆمەڵی گرێبەستیشی بۆ کراوە فشارێکی زۆری لەسەر دروست بووە ینی ئەم گرێبەستانە کەوای کردووە لە 100 ملیۆن و لە 80 ملیۆن و لە 60 ملیۆن ئەمە هەمی فشارە لەسەر ئەمیانەیە و ئەمیانەیە یانێکی گەورەی لە ئەوروپا لە ئینگلتەرا بۆیە هاندەران فشاریان دروست کردووە سەرڕە هەموو ئەمانەش پێکانەکان بەردەوامە ینی کاک گۆران تۆ سێرەکەیت
ڕیس جەیمس دەگەڕێتەوە سێ یاری دەکات کە کاپتنی یانەکەی ئومێدێکی زۆری لەسەرەوەی کێکە لە یاریزانانەی کە لایەنەکە زۆر باش شارەزایە بۆ ژووری جلگۆڕین پێویستە تووشی بێکانە بێ بێن چێرۆل بە هەمان شێوە کۆکۆرێلا بە هەمان شێوە ینی پێکانەکان وای لە پۆچەتینۆ کردووە دۆخێکی زۆر ئاڵۆزی بۆ دروست کردووە دێتە ناو یاریگا من یەکشت دەبینم یعنی هەستەکەم ئەو بیرۆکەی کە ئێستا پۆچەتینۆ دەیەوێت لە چێلسی جێبەجێ بکات یاریزانەکان بۆیان وەرناگیرێت یعنی ناتوانن هەزمی بکەن بۆیە دەبینی دیاریکردنی چێلسی لە یاریەک بۆ یاریێکی دیکە جیاوازی هەیە هەندێک یاری زۆر باش یاری دەکەن دەرفەتی گۆڵیان زۆرە بەڵام گۆڵ تۆمار ناکەن هەندێک یاری دیکە بە پێچەوانەوە نە کۆنتڕۆلی تۆپیان باشە نە دەرفەتی گۆڵیشیان باشە بەڵام گۆڵی ژەکەن بەڵام نایبەنەوانێ ئەوە بابینە سەر هێڵی بەرگریەکەی کە بەڕاستی کارەساتە یعنی ئەمیانەیە لە ڕووی ئەوەی کە بە بەرگری ناسراوە یعنی تۆ ئەگەر سێری مێژوو چێلسی بکەی بەڕاهێنەرە ئیتاڵیەکان و بە مۆرینۆ مانۆ یعنی ستایلێکی بەرگری بۆ ئەمیانەی دروست بۆ چۆن لە ئێستا ئەتلەتیکۆ مەدرید یعنی ستایلێکی بەرگری هەیە یۆڤانتۆس ستایلێکی بەرگری هەیە هەر ڕاهێنەرێکیش بێ دەبێت لەو ستایلەیە کار بکات بۆیە ئەم ستایلە ئەم شێوازە بەرگریکردنی ئێستای چێلسی کارەساتەوە یەکێک لە گرفتەکان بەردەوام یاریکردنی تیاگۆ سێلڤا بە تەمەنێکی زۆری 40 ساڵیەوانەیە منکێکم لەو کەسانەی بەردەوام بە ئاستی سێلڤا سەرسام بووم چ لە سەرەتای لە ئیسی میلان کە دەرکەوتووە چ لە بەرازیل چ لەو ساڵێک کە چامپیۆنز لیگان لەگەڵ چێلسی بردوێتوانێت ڕۆڵێکی گەورەیە بووە بەڵام ئێستا چێلسی گرێبەستی زۆری کردو بۆ یاڵی بەرگری یعنی ئەم هەموو یاریە یاریزانێکی تەمە 40 ساڵ بەسەرێکی یاری بکات و زۆرێک لە یاریەکان یان هەڵە ئەکات یان لە چاودێریکردنا باش نەماوە یان تواناکەی وەک پێویست نییە بەڵام تۆ دەبینی بەردەوام سەرەکیە ئەمە تێبینیە لەسەر بڕیارەکانی پۆچەتینۆ دەکرێت دو یاری سەرەکی بێت بەڵام چەند یارێکی دیکەش ئەو بەرگریکارە نوێیانەی کاتونەتە نێویانەکانێ دەرفەتیان پێ دەستخۆش کاک داروان سەبارەت بەیانەی چێلسی بەڕاستی گرێبەستی گەورەی ئەنجامدا گرێبەستی گەورە نابەست گرێبەستی زۆری ئەنجام داوە ئەو بەڵام تیپەکە ئاستی زۆر ناجێگیرە چی تێ لەسەر ئاستی چێلسی پێ دوایە هەنگاو بنێ بەرەو گەیشتن بە چامپیۆنز لیگ لە داهاتوو خۆی ئەگەر باسی چێلسی بکەین چێلسی دەتوانم بڵێم پێناسەیەکی چێلسی لە جیاواز دەیانەکانی تر بەڕاستی چێلسی یانەی وەرزێکە یانەی دوو وەرزە یعنی تەنانەت لەو کاتێکە مۆرینۆژ لەوێ بووە ئەو یانەیە وەرزێک باش بووە دوو وەرز باش بووە درێژەدانی نییە بۆ ماوەی چەند وەرزێک باش بێ ڕاستە ئەو شتە زۆرە لە پریمەر لیگ زۆر یانە بەو شێوازن بەڵام ئەوەی کە زۆر زەق بۆتەوە لە چێلسیە یعنی تۆ سیر کە چێلسی وەرزێک باشە پریمەر لیگت بۆ دەغبا یعنی بۆ منە لە چامپیۆنز لیگ ڕەنگە چامپیۆنز لیگیشت لەبوو ببە یان بچێتە یاری کۆتایی بەڵام وەرزی داهاتوو بۆ شێوازە دەرناکەوێت یعنی ئەمە ڕێک پێمان دەڵێ کێشەکە لە یاریزان نییە کێشەکە لە خودی ڕاهێنەر نییە بە تەواوی کێشەکە لە دەرەوەی نێو یاریگایە ئەو کێشانی کە لە چێلسی زۆرن بە تایبەتی لە کارژێڕی بە تایبەتی لە سەرۆکیانە و ئەو کێشەیە کە لە رووسیا لەگەڵ بەریتانیا و ئەو بابەتانە ئەنی کۆمەڵێک کێشە بوون وای لە چێلسی کرد بە تەواوی بڕوخێ یعنی تۆ تەسەوەر کە کاتێک کە پۆچۆتینۆ هاتووە لە زیاتەوەی کە یاریزان بکڕێ یاریزان بە جوملە دەفرۆشێ یعنی تۆ سیر کە چەند یاریزانی بەڕێکرد بۆ سعودیە چەند یاریزانی بەڕێکرد بۆ ئەو یاریزانانێک کە گرێبەستیان بۆ نمونە بە شێوەی خواستن بوو لە یانەکانی تر کردیا هەمیشەی نێتەوە چێلسی هەندێکی هێناوە فرۆشتەوە یعنی ئەم کێشانە تۆ تا چارەسەرینەکەی چۆن دەتوانی ئاستێکی ڕاستەقینە لە سەر یاریگا پێشکەشکەی بۆیە پێم وایە ئەو ئاستەی کە لە چێلسی هەیە ئەو ڕیتمەی کە ئەو شێوازە یاریکردنە ئەو ئازناجێگیرە دەتوانم بڵێم 150-160 بە دەرەوەی یاریگایە و 140 کە دەگەڕێتەوە بۆ پۆچەتینۆ و بۆ یاریزانەکان و بۆوانە ڕاستە پۆچەتینۆ تا ئێستا پێکاتێکی جێگیری دروست نەکردووە ڕاستە پۆچەتینۆ تا ئێستا نەیزانیوە یعنی نەک نەیزانیوە نەیتوانیوە یاریزانێک دابنێت لە مەرکەزی خۆی یانە شوێنی خۆی بە تەواوی پشتی پێبەستێ یان یاخود یان پێکاتەیەک دروست بکە بە بەردەوام بێ لەسەر پێکاتێ یعنی تۆ سیرکە ئەو هەموو گرێبەستە و خۆت باست کرد ئەو هەموو پارێ سەرف کراوە کام یاریزان ئەستێرە چێلسی لە نۆرزە پالمەر کە یەدەگی مانچستەر سیتی بوو پالمەر ئەم ساڵی ئەستێرەی یانەکەیە ئەو یانەکەی ڕزگار کردووە لە سەر یاری بە ئەستست و بە گۆڵەکانی یعنی تۆ سیر کە بەرامبەر مانچستەر سیتی هەر پالمەر بوو ئاستێکی بەرز پێشش بۆیە یعنی تۆ سیر کە ئەو کێشانێک کە لە دەرەوە یاریگان بەڕاستی وای کردووە کە ڕنگدانەوەی لە ناو یاریگا هەبێ پۆچەتینۆ ئەگەر ئەم وەرزە
کارێک بک بۆی کە چێلسی بەشداری چامپیۆنز لیگ بکات دەتوانم بڵێم دەستکەوتێکی یەکجار باشی بەدەستێناوە بۆی کە ئەو چێلسی بگەڕێنەوە چامپیۆنز لیگ بەڵام بۆ هەر شتێکی تر چاوەڕێی هیچ شتێک لە چێلسی ناکرێت چونکە ئاستێکی بەڕاستی ناجێگیری هەیە لە هەموو یاریەکان. زۆر باشە چارەسەر چییە بۆم دۆخی چێلسی؟ چارەسەر ئەوەی کە پۆچەتینۆ لە هەموو کۆگرە ڕۆژنامەکانە باسی دەکات کاتە پێوانی ئەوە تەواو ئەبێ کات بدرێ ینی ئەم پرۆژەیە خۆ بە ساڵێک و 2 ساڵ بە گۆڕینی ڕایەنەر چارەسەر نابێت ڕاست چەندی ڕایەنەر گۆڕاون ینی ئێستا گریمانەکەرەوێتەوە پۆچەتینۆ دوورەخیتەوە دی زێربی دێنیت ئەم ڕایەنەرەش تاکو و پلانەکانی پۆچەتینۆ لە مێشکیایزانەکانە سفرێت دەکاتەوە مانگێکی دەوێت تا پلانەکانی خۆی ئەبدەی دەکات مانگێکی دیکەی دەوێت دەبێت بپۆشتەوە هەر دەبێت تا کۆتایی وەرت چاوەڕێ بکرێت و پێکانەکانیش بەتابەتی تۆ نوکوکو لە گەڕانەوەدا کامە یەکێ لە خاڵە لاوازەکانی چێلسیەوەیکە لە کۆتا لەم سەکانە هێرشبەرەکان باش نین چاوەڕوانەکرێت گەشتبینیەکەی بۆی کە نوکوکو بێتە پێگاتی سەرەکی باژێ لە پێکان گەڕاوەتەوانێ و ئاستێکی بەرز پێشکەشکات و دۆخێکی جێگی دروست بێت پێگاتێکی جێگی دروست بێت تا ئەوەی پۆچەتینۆ ببینیم بزانین ئەو پلانانە و بیرۆکانی کە هەیەی لەگەڵ یانەکەیە بە تەواوەتیە گونجێت بڕێ تا ئێستا شتەکە ڕوون نەبووتەوانێ ئایا پۆچەتینۆ تەواو پلانی خۆیەتی چکم بۆ کوتم لە یاری بۆ یاریکی دیکە شێوازی یاریکردن ستایلی یاریکردن پلانی یاریکردن جیاوازی هەیە و ئەم کاتە ئێوە ینی من پێش یاری هەڵبژاردەکان بووم هەر لەم ستۆدیۆ یاری هەڵبژاردەکان ڕەنگە بۆ دەگیانەی یەکو مارچێنیاتی لە ڕێی هونەریۆ سوودی هەبێت ئەوە بوو لە دوای یاری هەڵبژاردەکان مارچێنیاتی 4 یاری لەسەرێک بردەوانێ و تیپەکە لە ڕێی هونەریۆ بەرە باشتر ڕووی بۆیە پێویستەکە عنی پرێمەلی کەمێک بۆستێت یانەکە کۆمەڵە یاریزانی بۆ بگەڕێتەوانێ ئەمانامی کاریگەریانە زۆر باشە کاک داروان دوا قسەمان لەسەر مانستەرسیە بێ مانستەرسی ئاستی تقریبەن دابەزیەوە بەراورد بە چاو وەرزی ڕابردووەوە بۆچی ئەم هۆکاری پاشەکشەی مانستەرسی و ئەنجامە ناپێویستەکانی مانستەرسی بۆچی گەڕێنیتەوە؟ خۆی ئەگەر باسی مانچستەر بکەین دەبێ باسی پێپ گواردیۆلا بکەین چونکە بەڕاستی ئەو تیپە کە وەکو تۆقێنەرێک دەرکەوتەوە وەکو ئەوەی کە ئێستا ئەمە باسی دەکەین کە ئاسی دابەزیەوە حتمما گواردیۆلا هۆکار بە بۆی کە گەیشتۆتە ئاستێکی بەرز بۆیە ئێستا ئەمە باسی دەکەین کە ئاسی دابەزیەوە. گواردیۆلا زۆر جار هەیە کاگە سەیری هەموو پریمەر لیگەکان بکە کە وەرزی دەستی پێکردووە بە سەرەتای وەرزەکە باستێکی خراپ دەرکەوتووە بە بەردەوام ینی بە بەردەوام ئەوە کاری بووە بیرمە پارساڵ بوو یان ساڵێکی تر بوو کام ساڵە بوو نازانم بەڵام مانچستەر زۆر خراپ بوو یعنی تەنانەت لە سەرەتاکان بە ئاستێکی زۆر خراپ دەرکەوت بەڵام دواتر بە بردنەوە یەک لە دوایەکانی گەڕایەوە سەر ڕیزبەند یەکەمی پریمەر لیگ و پریمەر لیگی بردەوە بەڵام ئەوەی ئەم وەرزەی مانچستەر بە بڕوای من جیاوازی هەیە جیاوازیەکەی لە چدایە هەندێک هۆکار هەن هەندێک بابەت هەن لە مانچستەر دەتوانم بڵێم قورسە ڕێگە بە گواردیۆلا بدەن ئەم کارە دووبارە بکاتەوە بە تایبەتی ڕۆیشتنی گۆندوگان و پێکانی دیبڕۆین و دوورکەوتنەوەی نازانم کە کاتێک کە دیبڕۆین دەگەڕێتەوە ئایا ئاستی مانچستەر یاخود ئاستی دیبڕۆین هەمانە ئاستی جارانی دەبێت یعنی دەتوانم بڵێم ئەو دوو یاریزانە کاریگەریێک جار زۆریان لەسەر مانچستەر بوو هەبووە کە کاتێک نەیتوانیوە ئاستێکی بەرز پێشش بکە و خاڵێکی تر کە پێم وایە ئەمە خاڵێکە نازانم پیپ گواردیۆلا هۆکار چی بوو ئەم بڕیاری داوە ئەگەر سەیری هەموو ئەو ڕۆژانی کە پیپ گواردیۆلا بکەین زۆر پشتی بە هێرشبەری ژمارە 9 دەمەست بیرمەکە لەگەڵ بارسەلۆنە بوو زۆر جار یاریزان فابریگاس دەخستە هێرشبەر و هێرشبەرێکی وەهمی بوو نەدەبوو هێرشبەرێکی جێگیر و ژمارە 9 سەرڕم کە گۆڵکەر بێ تەنانەت لە بایرنیش ئەگە سەرنج بدەیت لیڤاندۆڤسکی زۆر جار ئەسستی گەلێک زۆری هەبوو بەڵام ئەوەی کە گواردیۆلا لەگەڵ هالاند کردی یعنی پێم وابوو شتێکی جیاوازە ئایا گەڕانەوە بوو لەسەر بڕیارەکەی کۆی وەک بڵێ پاشگەز بوونەوە بوو لەسەر ئەو بڕیارێکە دای بوو زۆر پشت بە هێرشبەر نەبەستێ بیرمەکە پێش هالاند مانچستەر بەبێ هێرشبەر زۆرترین گۆڵیان تۆمار کرد و لە تەواوی وەرزەکە لە زۆربەی یانەکان گۆڵیان زیاتر بوو زۆر کات ئامارەکان بڵاو دەکراوە دەیانگوت مانچستەر بەبێ هێرشبەر ئەوەندە گۆڵی تۆمار کردووە یعنی بەو شێوازە ئامارەکان بڵاو دەکرا بەڵام دواتر کە هالاند هات
دەستی بەوە کرد کە هالاند بۆ گۆڵکاری تیپەکە هەموو شتێک هالاند بۆیە کاتێک هالاند تووشی پێکان دەبێ هالاند لە ئاست خۆی نابێ لە وەرزەکە یاخود لە یاریەکە مانچستەر سیتی گۆڵکردنی لێون دەبێ بۆ چونکە پێشتر گوندوگان گۆڵی دەکرد دیبڕۆین گۆڵی دەکرد بەڵام ئێستا بۆ نمونە فۆدینە یاخود گریلیشە یان هەر یاریزانشترە وەکووان گۆڵکار نین وی ڕاستەخۆ کاریگەری لەسەر تیپەکە دەبێت تۆ بیرمە ئەگەر هەفتەی ڕابردوو سیرکن کاتێک ئەلڤارز لە شوێنی هالاند دیاری کرد لە هێرشبەری بەڵام نەیتوانی ئەو ئاستەی هالاند کە گۆڵکردنە گۆڵێک و دوانات نەیتوانی ئەنجامیدا بۆ چونکە ڕیتمی تیپەکە بە شێوازێک یاری دەکەن کە هالاند لەمسەی کۆتاییە کە هالاند فنیشە بۆیە پێم وایە ئەمە خاڵێکە دەتوانم بڵم لەسەر پیپ گواردیۆلا لەسەر مانچستەر سیتی وای کردووە بەلایەنێکی نەرێنی بەسەریانەکەدا بشێتەوە سوکە باس لە ئاستی ئالان ناکەم ئالان هەموو یانێک ئاوەتە خوازە هەی بێت سوکە لە نیو دەرفەت گۆڵ تۆما دەکە بەڵام وەکو ئاستی تیپەکە پێم وایە ئەمە خاڵێکە لەسەر مانچستەر سیتی دەستخۆش دواوتم تۆ کاتمان نەما ئەیان بە تۆرە مەسەر مانچستەر سیتی چیت هەیە لەسەر ئەو ئاستە ئەم ساڵی کە پێشکەشێکە ئاستی ینی هەڵکشان و داکشان زۆرەکە کاک بڕیار بەرامبەریانە بەهێزەکان تیپەکە زۆر بەهێز دەرناکەوێ هۆکاری ئەمە چییە؟ هیچ تیپێک ناتوانێت بۆ وەرزی دواتر بە هەمان ئاستەوە دەربکەوێت کاتێک وەرزی ڕابردوو سێ نازناوی گرنگی بردوێتەوانێ جگە لە ریال مەدرید مانچستەر سیتی وەرزی ڕابردوو چامپیۆنز لیگ پرێمەر لیگ جامی یەکێتینگە تەرا بردوێتەوانێ ئەم تیپە تووشی شاگەشکەیی بوو لە خۆشیە مێژووینەوە لە چامپیۆنز لیگان نازناوەکەی بردوێتەوانێ لەگەڵیشیان نازناوی پرێمەر لیگی بردوێتەوە هێندە چامپیۆنز لیگ قورسە قورسە ئەم تیپە من سەرەتا وەرز پێم بە لەگەڵ خۆشتا گوتم گواردیۆلا پێویستی بە ئامادەکاری وەرز نییە لە ڕووی توانای جەستەییوانێ لە ڕووی کڕینی یاریزانەوە پێویستی بە ئامادەکاریە بۆ مێشکی یاریزانەکان کە تیان بگەێنێ وەرزی ڕابردوو کۆتایی هات وەرزێکی نوێ دەست پێکاوە هیچتان نەبردوێتەوانێ ئێمە قورسە ئەمە سەرۆکی یانەکە و یاریزانەکانیش وە خودی گواردیۆلاش بتوێنێتێ بۆ هەمانە و ڕۆحێتەوانێکە وەرزی ڕابردوویانە دەرناکەونەوە ئەمە جگەلەوەی پێکانی دیبڕۆین کاریگەری زۆری لەسەر کۆتا لەم سێ یانەکە هەبووە و تایبەتی تر وەرزی ڕابردوو دیبڕۆین هالاند یعنی بڕۆ کاگۆران سێری گۆڵەکان ئەمە ناکەم بە قیاس بۆ ئاسی مانچستەر سیتی چۆن ئەبێ بە قیاس زۆربەی زۆری گۆڵانە یعنی بە پلان دیبڕۆین ئەو تۆپانەی بۆ هالاند دێڵەوە زۆر بە پلان بووە ینی زۆر کاری لەسەر کراوە ئامانگێکی زۆر نێوانیان هەبووە ئەمە ناڵم جولیان ڤارێز دەفەتی پێدرا ئاستێکی بەرزی پێشکەش کردووە نەبێ هیچ جایزان نەبێت بەڵام هالاند پێویستی بایزانێک وەکو دیبڕۆینە چ لە تۆپی ماوەکەم چ لە تۆپی ماوە درێژە بەو چەشنە بەو قیاسە تۆپەکە بداتە سەرسەری هالاند یان سەرقاچی هالاند لەوەرەی هالاند هێرشبەرێکی یەکلاییکەرەوەی لە سنووقە ئەگەرنا هێرشبەرێک نییە توانای تێپەڕاندن و توانایەکی مەهاری باشیە بێت توانای یەک لەم سێ هەیە تۆپەکە لە قاچی دیبڕۆین دەرەچێت بۆ قاچیان یەک قاچی پیادەکێشێت سێری کە تەنها تۆ نابێ پلانی گواردیۆلا لەسەر دیبڕۆین و هالاند جێبەجێ بکەین ینی بۆ خاڵی بێزی و وەرزی ڕابردووی مانچستەر سیتی چی دەی وەرزی ڕابردوو مانچستەر سیتی من پێم وایە برنەوەی چامپیۆنز لیگ پشکی سەرەکی بە ڕۆدریەکەوێ ڕۆدری زۆر ناوازی پێشکەش ئەم ساڵ باماشەوە پێکانیەویش لە چەند یاریگە کاریگەریە زۆر باشە بەڵام تۆ ناکرێت تۆ ئەو هەموو یەدەگە باشت هەیە ئەو هەموو یاریزانە باشە هەیە بە پێکانی یاریزانی چووک و دیبڕۆین ینی بەشێکە بەڵام ناکرێت بۆ ئاستە خراپەوە دەرکەوێتی بەکە ناکرێت دیبڕۆین هێندە کاریگەری ناڵم بۆ ئاستە خراپەوە ئاستی ناجێگیرە وەرزی ڕابردووش تقریبا لەم کاتە ناسی ناجێگیریە بووە ینی باوەمانە بەرچاوە بێت توانایەوە هەیە بگەڕێتوانێ مانچستەر سیتی توانایەوە شوێن نازناوەکە بەرێتەوانێ لەبەرەوەی بەفعلی یانێکی تەواو تۆکمەیە ئەمەش ئاستە بەڵام ئەو ئاستە زۆر پاشەکشەشی نەکردووە ڕاست بە ئەوە ڕوون بێت لەبەر ئێسش لە کێبڕکێ لە ململانەکە بەراورد بە وەرزی ڕابردووی خۆی پاشەکشی کردووە سپاس بۆ بڕیارتە سپاس بۆ دارەوان حەمە لە شاری هەولێرەوە سپاس بۆ تەواوی بۆ چوونەکانی سپاس بۆ چوونەکانی تر بڕیارجان سپاس بۆ کارانی خۆشەویستم هەفتەی داهاتوو خۆی گەورە تەمەنیایینەوە خزمەت خواتان لەگەڵ